ڕێزی بێپیان بۆ هەموو بنەرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتی و سڵایەکی گەرمی تایبەتیشم هەیە بۆ ئێوە بنەرانی ئازیزی بەرنامەی تاوارەکان. خۆشحاڵین کە جارێکی تر و بە بەرنمەیەکتر لە خزمەت ئێوە خۆشەویستانداین. بەرنامەی تاوارەکان هەوڵ دەدات تیش بخاتە سەر پرسە پەیوەندیدارەکان سەبارەت بە ژنان لە ئێران بگشتی و لە کوردستانیش بە تایبەتی. تەوریەم جاری بەرنمەکەمان تەرخان کرا بە یاسای دژەژن لە کۆماری ئیسلامیدا. سەرەتا سەرنجتان ڕادێکێشم بۆ چەند هەواڵێک سەبارەت بە ژنان و دوای دەگەڕینەوە بۆ لاتان و درێژەی بەرنمەکەمان. گوشار و دەستبەسەرکردنی ژنان لە چەند ڕۆژی ڕابردوو پەرەیسەندووە. هاوکات لەگەڵ دەستبەسەرکردنی ژنێکی چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکان، دوو چالاکی ژنی دەستبەسەرکراوی دیکەش مانگرتنی وشک ڕادەگەیەن و هەروەها چالاکێکی خوێندکاری ژن و زیندانیەکی سیاسی دەستبەسەرکراوی دیکەش بەهۆی ماوەی کەمی مەرەخەسیە پزیشکیەکەی بەناچار دەگەڕێتەوە بۆ زیندان. بەپێی هەواڵی ئاسۆی ڕۆژهەڵات شەوی شەممە ڕێکەوتی 19 ڕەزبەری ئەمساڵ هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی هەڵدەکوتنە سەر ماڵی ناهید گورجی، دانیشتووی شاری مەشهەد و بەدوای پشکنینی ماڵەکەی ناوبراو بە تۆمەتی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەستبەسەر دەکەن. یەکێک لە نزیکانی ئەو ژنە چالاکەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەمبارەوە ڕایگەاندووە هێزە ئەمنیەکان نیوە شەو بە شێوەیەکی نامرۆڤانە هەڵدەکوتنە سەر ماڵی ناهیدی گورجی و بەدوای دەستبەسەرکردن و گواستنەوەی ئەو ژنە چالاکە بۆ شوێنێکی نادیار، هێزە ئەمنیەکان دەگەڕێنەوە بۆ ئەو ماڵە و کەلوپەلی ئەو ژنە چالاکە وەکو کۆمپیۆتەر و تەلەفۆن و کامێراکەشیان لەگەڵ خۆیاندا بردووە. ئەو سەرچاوەیە لە درێژەی قسەکانی داوتی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە ناوبراویان بۆ دادگای ئینقلابی کوهستان گواستوەتەوە و بەڵام تۆمەتەکانی ئەو چالاکە ژنە بەڕوونی دیاری نەکراوە. هەروەها لە هەواڵێکی دیکەدا هاتووە کە دوو چالاکی ژنی دیکە بە ناوەکانی ئاتەنا فەرقدانی و غونچاق هەوامی پێکەوە لە ژوورێکی تاکەکەسی بەندی 2 ئەلفی ئیتلاعاتی سوپای زیندانی ئەڤین دەستبەسەر کراون و هاوکات لەگەڵ یەکتر هەردوو ئەو ژنە دەستبەسەر کراوانە لە 12 ڕۆژی پێشترەوە دەستیان داوە مانگرتن و هەروەها لە ڕۆژی شەممە ڕێکەوتی 19 ڕەزبەرەوە مانگرتنەکەیان بۆ مانگرتنی وشک گۆڕاوە. جێگەی ئاماژەیە ئاتەنا فەرقدانی وێنەکێش و چالاکی مافی منداڵان لە سەراتاکانی مانگی خەرمانانی ئەمساڵەوە دەستبەسەر کراوە و تا ئێستاش لە تۆمەتەکانی ناوبرا و زانیاریەکی ڕوون لە بەردەستان نییە. هەروەها غونچە قەوامی کە هاوکات لەگەڵ ئاتەنا فەرقدانی لە ژوورێکی تاکەکەسی داوە و پێکەوە دەستیان داوەتە مانگرتن، لە ڕێکەوتی سی جۆزەردان بەهۆی هەوڵدان بۆ بینینی یاری واڵیباڵ لە یاریگای ئازادی شاری تاران دەستبەسەر کراوە و ئێستاکەش بە دوای چەندین ڕۆژ مانگرتنی تەڕ لەگەڵ ئاتەنا فەرقدانی پێکەوە دەستیان داوەتە مانگرتنی وشک. هەروەها لە هەواڵێکی دیکەدا هاتووە کە مەریەم شەفیعپور چالاکێکی خوێندکاری ژن و زیندانیەکی سیاسی دەستبەسەرکراو لە زیندانی ئێڤین ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 20 ڕەزبەری ئەمساڵ دوای تەواوبوونی مەرەخەسیە 6 ڕۆژە پزیشکیەکەی بە ناچار بۆ زیندانی ئێڤین گەڕاوەتەوە. ئەو چالاکە خوێندکاریە ژنە لە ڕێکەوتی 5 گەلاوێژی ساڵی پار دەستبەسەر دەکرێت و بە دوای دەستبەسەربوونەکەی بۆ ماوەی 7 مانگ لەژێر ناوی دەستبەسەربوونی کاتیدا لە زیندانی ئێڤین دەستبەسەر کراوە. جێگەی ئاماژەیە ئەو چالاکە خوێندکاریە و زیندانیە سیاسیە ژنە لە لەقی 15 دادگای ئینقلاب بە تۆمەتی کۆبوونەوە و پلانداڕشتن دژی کۆماری ئیسلامی بە 7 ساڵ زیندان محکوم کرا و دواتریش لە لەقی 54 دادگای پێداچوونەوەی پارێزگای تاراندا ماوەی زیندانیەکەی بۆ 4 ساڵ گۆڕدرا. دەستبەسەرکردنی چالاکێکی ژن لە پارێزگای ئیلام. ژنێکی کوردی چالاکی بواری ژنان و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدەستی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە پارێزگای ئیلام دەستبەسەر کرا. بەپێی هەواڵەکانی ئاسۆی ڕۆژهەڵات ژنێکی کوردی چالاکی بواری ژنان بەرپرسی لاپەڕەیەک لە تۆڕە کۆمەڵایەتی فەیسبوک بە ناوی نێ ئەلف تەمەن 26 ساڵە و خەڵکی شاری کارزاری سەر بە پارێزگای ئیلام بە تۆمەتی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتی فەیسبوک بەدەستی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی دەستبەسەر کرا. بەرپرسی پۆلیسی فتا سەبارەت بە تۆمەتەکانی ئەم چالاکە ژنە ڕاگەیاندووە کە ئەو ژنە لاوە دەستبەسەر کراوە بە تۆمەتی چالاکی و هەڵسوڕان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستبەسەر کراوە. ڕێگری لە گواستنەوەی زیندانیەکی سیاسی ژنی کورد بۆ نەخۆشخانە. پێی هەواڵێکی کەمپینی نێونەتەوەیی مافی مرۆڤ لە ئێران، زیندانیەکی سیاسی ژنی کورد بە ناوی قەدری قادری تەمەن 25 ساڵ لە زیندانی ناوەندی شاری یاسوج ڕەوەشی تەندروستی ناجێگیرە و ڕۆژ بە ڕۆژ باری جەستەیی بەرەو خراپی زیاتر دەڕوات.
وەک ئەم سەرچاوەیە باسی کردووە بەرپرسانی زیندانی ناوەندی یاسووش تا ئێستاکە هیچ هەوڵێکیان بۆ چارەسەری نەخۆشی و کێشەکانی ئەم زیندانی سیاسی کوردە نەداوە و تەنانەت ڕێگرن لە گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. بەرپرسانی زیندان ڕایانگەیاندووە کە ناوبراو بەهۆی ئەوەی دۆسیەکەی ئەمنیەتیە یا ڕێگە نادێن بگوازرێتەوە بۆ دەرەوەی زیندان. سەرچاوەی هەواڵەکە ڕاشی گەیاندووە کە ئەم زیندانیە سیاسی کوردە لە بەندی تاوانە گشتیەکاندا ڕاگیراوە و ڕۆژانە لەلایەن کەسیان کەسانێکەوە ئازار دەدرێت. ئەم زیندانیە سیاسی ژنە کوردە لە جۆزەردانی ساڵی 1390 هەتاوی بە تاوانی هاوکاری لەگەڵ هێزە سیاسی کوردیەکان دەست بەسەرەوە حکمی سزای 7 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. لەناو ئەو وڵاتانەی کە لە بواری پیشەسازی پێشکەوتنە کۆمەڵایەتیەکانەوە نەگەیشتونەتە ئاستی ئەو شارستانیەتەی لە کۆمەلگا ڕۆژئاوایەکاندا پەیڕەوی دەکرێت لە گرنگترین هۆکارەکانی بەردەم ئەم گرفتانش سیستمی کۆمەڵایەتی و پێکاتەی دەوڵەتانی دواکەوتوویەکە یاسا و ڕێساکانیان لەسەر بنەمای گۆڕانە سەردەمەکان بنیاد نراوە. ژنێکی گەنج کە بەهۆی پارێزگاریکردن لە مافی ئینسانی خۆی بە سێدارە محکوم دەکرێت، ژنێکە بە هۆکارگەلی جۆراوجۆر بە سەنگسار محکوم دەکرێت. هەزاران ژن و کچی گەنج کە بە درێژایی ساڵ تەنها بەهۆی جۆری جلوبەرگ و دیاربوونی مووسەریان و جۆری ئارایشان لە شەقامەکان و شوێنە گشتەکان دەکەونە بەر سوکایەتی و لێدان و جەریمەی نەقدی و ئەشکەنجە و شەلاق. هەمووی ئەمانە نیشانەی بێ ئەهەمیەت بوونی ژنان لەو کۆمەڵگانن کە لە ژێر دەسەڵاتی بەناو کۆماری ئیسلامیدان. کۆماری ئیسلامی بۆ یەکەمین جار لە ساڵی 1357 هەتاوی بە پەیوەستبوون بە کۆنوانسیۆنی لابردنی هەڵاواردنی ڕەگەزی دژی ژنان ئەو باوەڕەی خستە ناوبیری خەڵکەوە کە ئیتر نابەرابەری ڕەگەزی لە ئێران بنبڕ دەکرێت. بەڵام سەرڕای هەموو ئەمانە بەداخەوە ژنان لە ئێراندا نەتەنها بە مافەکانیان نەگەیشتون، بەڵکو لە نێوان لایەکانی ئایدۆلۆژیای ئیسلامی و مەلەکانی حاکم بەسەر ئەو وڵاتە محکوم کران. ژنان هەرگیز ڕێگەی ئەوان پێنەدرا لە ناو حاکمیەتی ئیسلامیدا ڕۆڵی واقعی و مێژووی خۆیان بگەڕن و لە مەیدانی ڕامیاری و ئابووری و کۆمەڵایەتی و هونەری نوێگرەکانی خۆیان نیشان بدەن. بەڵام خۆشبەختانە سەرڕای هەموو ئەو سەرکوت و نابەرابەرانەی کە دەسەڵات لە دژی ژنان ئەنجامی داوە لە کۆمەلگای ئەمڕۆیی و پڕ لە گۆڕانکاری ئێراندا، ژنان ڕۆڵێکی زۆر گرنگ و جدیان لە خەباتی دژی یاسا دواکەوتەکانی کۆماری ئیسلامیدا هەیە و سەرسەختانە لە بەرابەر سونەت و بیر و باوەڕ و کولتوری ئیسلامیدا ڕاوەستاون. هەموو سەرکوتانەوە بەکردەوە دەرهێنانی یاساکانی هەڵاواردنی ڕەگەزی لە قوتابخانەکان، زانکۆکان و شوێنی کار و شوێنە گشتەکان سەلمێنەری ئەوەن کە کۆماری ئیسلامی ئێران نەتەنها نەویستۆ بە پەیوەستبوون بەو کۆنوانسیۆنە هەڵاواردنی ڕەگەزی لە دژی ژنان کەم کاتەوە، بەڵکو بەردەوام لە هەوڵی ئەوەدا بۆتە بە پشتبەستن بە یاسا ئاسمانەکان و ئاپارتایدی جنسیەتی ڕۆڵی گرنگی ژنان لە بوارەکانی عیلمی و کۆمەڵایەتی ڕەت بکاتەوە. ئەوانەی وەک یاسادانەر و ئیسلامشناس لە دیوانی باڵای قەزایی و شۆڕای نیگەبان و باقی ئۆرگانەکانی کۆماری ئیسلامی پشتیان بە دەسەڵات بستۆ، زۆربەی لەو کەسانن کە کەمترین ماف بۆ خەڵک بە ڕەسمیەت دەناسن و ئیسلام بووەوان تەنها کەرەستەیەکە بۆ مەشروعیەتدان بە کارەکانیان. لە ڕاستیدا ئەندامبوونی کۆماری ئیسلامی لەو کۆنڤانسیۆنە هیچ مەشروعیەتێکی نییە و ئەگەر پێوەرەکانی یاسایی بەسەر ئەو کۆنڤانسیۆنەدا زاڵ بووایە، دەبوایە کۆماری ئیسلامی بە تۆمەتی ئەو یاسا دژە مرۆڤانەی پەیڕەوی دەکات لێی دەرکرابایە. هەر لەم پەیوەندیە و توێژێکمان ئەنجام داوە لەگەڵ بەڕێز شیرین نەجەفی، چالاکی مافی مرۆڤ. یەکەم پرسانیشم لەم بەڕێزیاوەی کە پلۆپایەی ژن لە نیزامی وەکو کۆماری ئیسلامیدا چۆنە؟ ئایا ژن لەو نیزامەدا ئەرزش و حورمەتی ئینسانی هەیە؟ همینطور که میدونیم زن همواره توی تاریخ 35 ساله جمهوری اسلامی با تبعیض جنسیتی از سوی دستگاه قضایی حاکم مواجه بوده. نگاه ابزارگونه حاکمیت به زنان، عدم وجود برابری بین زن و مرد در قوانین مدنی و مجازاتی اسلام باعث شده که زن همواره در ایران و حتی تو جوامع اسلامی مثلا عربستان، حالا افغانستان و پاکستان مورد جفا قرار بگیره. یکی از مواردی که میتونیم به اون اشاره بکنیم حق حبس
طبق ماده 1085 قانون مدنی جمهوری اسلامی که کاملا مشخص شده که نابرابری بین زن و مرد چجوریه، یعنی اینکه کاملا خود جمهوری اسلامی مشخص کرده. مبنای قوانین جمهوری اسلامی، ما نباید اینو فراموش بکنیم که مبنای قوانین جمهوری اسلامی شریعت اسلامه و اسلام صراحتاً هیچ وقت جایگاه انسانی برای یک زن قائل نیست. در قانون اسلامی زن یک موجود منزوی و خانه‌نشین تعریف شده، یعنی اینکه خواستن زن فقط به اصطلاح خیلی عامیانه بخوام صحبت بکنم غذا بپزه، اطاعت از همسر بکنه، در بیرون خونه بدون اجازه همسر نره و اینا چیزایی که واقعا قوانین اسلامی همون شریعت اسلام خواسته از یک زن. اما برای مرد اصلا چنین چیزی نیست. یک نمونه کوچیک از تمام آزادیایی که برای مرد قائل شده اینه که مرد میتونه قانون چند همسری یا اینکه چند زنه رو میتونه خیلی راحت انجام بده و این واقعا نشون میده که زن همیشه در جوامع اسلامی واقعا مورد ظلم قرار میگیره. سال هاست که جمهوری اسلامی میدونیم که بر مبنای یک ساختار توتالیتری که بر مبنای یک ایدئولوژی مذهبی اداره میشه و نظام همیشه سعی کرده که برای شؤون خصوصی زندگی شهروندان یه جوری بخواد سیطره پیدا بکنه و هر کس تو این ساختار بخواد برخلاف اون چیزی که هستش عمل بکنه 100% نظام باهاش برخورد خواهد کرد. ئامانجی کۆماری ئیسلامی لە گرتن و دەست بەسەرکردن و سەرکوتی لە ڕادەبەدەری چالەکانی ژنان و ڕۆژنامەنووسان و وێنەگران و هەواڵێران و چالەکانی مەدەنی چییە؟ من همونطوری که گفتم جمهوری اسلامی یک ساختار توتالیتری داره و تو ساختار توتالیتری که جمهوری اسلامی داره و تمام ایدئولوژی که بر مردم حاکمه از طریق مذهبه و باعث شده که این ساختار بخواد این قوانینش نه بر مبنای حقوق انسانی بلکه بر مبانی ایدئولوژی مذهبی باشه و هر کس بخواد با این قوانین مخالفت بکنه 100% حکومت اسلامی باش برخورد میکنه. حکومت اسلامی از زمان روی کار اومدنش تا حالا تاب هیچ گونه انتقادی رو نداشته و سعی کرده همیشه از شیوه‌های دیکتاتوری کلاسیک در برابر مخالفان خودش استفاده بکنه که شامل حذف فیزیکی، میتونیم نظیر اون رو تو قتل‌های زنجیره‌ای دهه 70 یا اعدام‌های دست جمعی دهه 60 میتونیم اونو بیان بکنیم، یعنی که و فراموش نکنیم که روزنامه‌نگاران، فعالین مذهبی و سیاسی به مشابه ریه‌های تنفسی و ابزار حرکت جامعه مدنی هستند و این باعث میشه که روند دستگیری، شکنجه، قتل از سوی جمهوری اسلامی به این افراد خیلی پیچیده‌تر باشه و بیشتر باشه که اصولاً جمهوری اسلامی ساختار قدرتش نه بر مبنای مدنیت و قانون بلکه بر مبنای سرنیزه و پوتین شکل گرفته شده. پیران لە دوای زیاتر لە سێدەیە کۆماری ئیسلامی نەیتوانی لە بەرابەر ژنانی ئێران بوەستێتەوە و تەسلیمی یاساکانی خۆیان بکات. ڕێبەرەکانی کۆماری ئیسلامی لەسەر شەپۆلێک لە ڕق و تووڕەیی و بێزاری خەڵک لە خۆیان و ئیسلامەکەیان و حکوومەتەکەیان سوارن، بەڵام مقاومەت و بەرەنگاری ژنان و هێزی پۆڵاینی چالاکانی مەدەنی و سیاسی ئەو ڕێگەیە بە هاوپەیمانانی کۆماری ئیسلامی لە نێو ئێران نادەن. بەڵێ عزیزان، هەروەک نەریتی بەرنامەی چاوەڕێکان لە بەرنامەی ئەم جارشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندووی هاوڕێ سەدیقا ناسرا بە فەریدە زەکەریایی پێشمەرگەی ناودار و جەسوور و ئازای ناوڕێزەکانی کۆمەڵە. یادی هەربەرز و بەڕێز بێت.
بە یادی هاوڕێ سەدیقە زەکەریایی ناسراو بە فەریدە سیمای ناسراوی نێو خەڵکی شارەکانی سنە و مەریوان. هاوڕێ فەریدە زەکەریایی ساڵی 1336 لە شاری سنە لەدایک بوو. هەر لەو شارە چۆ قوتابخانە و هەتا دەورانی دەبیرستان درێژەی با خوێندندا. ئەو دنیای هاوڕێ فەریدە تێیدا چاوی کردبووەوە ئەو نابەرابەری و سوکایەتی کە بەسەر کۆمەڵانی بەژمەینەتدا سەپا بوو، ئەو بێ مافیەی کە ژنانی کردبوو بە کۆیلە و لە سوچی ماڵ لە سەرەتایی ترین مافەکانیان بێبەشکرابوون و ئەم ژیانە تاڵ و ناخۆشە کە بەرۆکی بە خەڵکی زەحمەتکێش گرتبوو. هەموو ئەمانە لەسەر زەین و باوەڕی هاوڕێ فەریدە کاریگەران هەبوو. هاوڕێ فەریدە سەر بە خانەوادەیەکی سیاسی بوو. هەر لە دەورانی شاو لە قوتابخانە دەستی کرد بە تێکۆشانی سیاسی و خەباتی سیاسی خۆی وەک هەڵسوڕاوێکی دڵسۆز و سەمیمی درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا و لە هەر کارێک کە تەشکیلات پێی دەسپارد دەرێغی نەدەکرد و لەو پەڕێ دڵ ئاواڵەیەوە بەڕێوەی دەبرد. لەگەڵ سەرهەڵدانی احتراز و خەبات لە دژی ڕژیمی شا لە ساڵی 1357 لە ئێران هاوڕێ فەریدە چالاکانە لە ئێعترازات و خۆپێشاندانی خەڵکی شاری سنە بەشداری دەکرد و ڕۆڵێکی بەرچاوی لەو ئێعترازانەدا گەڕاوە. ڕاپەڕینی ساڵی 57 زۆر کاریگەری هەبوو لەسەر بارهێنانی نەوەیەکی تازە بۆ خەبات و تێکۆشانی سیاسی کە هاوڕێ فەریدەش یەکێک لەوانە بوو کە لەم سەردەمەدا بارهات بوو. فەریدە لە کاروباری خۆیدا زۆر هەڵسوڕاو بوو. لە هەر کوێبایە وێڕای پێکهێنانی فەزایەکی سەمیمانە لە دەردوازارەکانی کۆمەڵانی زۆر لێکراوی دەکۆڵێەوە و بۆ خەباتی شۆڕژگەرانە هەند دەدەن. لەسەر ڕێنوێنیەکانی تەشکیلات هاوڕێ فەریدە بوو بە مامۆستای قوتابخانە لە ئاوایەکانی مەریوان و لە مەریوانیش لەگەڵ هاوڕێ سەید حسێن پیرخزری ئاشنا بوو و هاوکاری ڕێکخراویان پێکەوە درێژە پێدا و چۆ ناو کۆڕی مامۆستایانی ئەو کاتکە لەگەڵ کۆمەڵا لە پەیوەندیدا بوون. لە هەموو خەباتی جەماوەری لە شارەکانی سنە و مەریواندا چالاکانە بەشداری دەکرد. بەداخەوە مەرگی نابەوەخت مەودەی زیاتری بەم هاوڕێمان نەدا تا لەوە زیاتر تین و توانای بخاتە گەڕ لە پێناو خزمەتگاندن با بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان و ڕۆژی 9 خاکەلێوەی ساڵی 1358 لە کاتی بەڕێوەبردننی مەئموریەتێکی تەشکیلاتیدا بە مەبەستی یارمەتیگەاندن بە خەڵکی تۆرکەمەن سەحرا لە ڕووداوی پێکدادانی ماشێندا هاوڕێ لەگەڵ چەند کەس لە هاوڕێیانی گیانی ئازیزی بەخت کرد. جێگەی ئاماژەیە کە هاوڕێ جەمیلی براشی هەر لەم ڕووداوەدا گیانی لەدەستا. هاوڕێ فەریدە زەکەریایی سەر بەو نەسلە لە ژنانی تێکۆشەر و سوسیالیست لە کوردستان بوو کە بەکردەوە کۆتوبەندی زنجیری کۆیلەتی پچڕاند و وەک خەباتگێڕێکی پێشڕە و لە مەیدانی خەباتی شۆڕژگەرانی کوردستاندا ڕۆڵی بەرچاوی هەبوو. فەریدە نمونەیەکی باش لەم هاوڕێیانە بوو کە لەگەڵ زەحمەتکێشان و لە ناو ئەواندا دەستیاندایە خەبات و هەڵسوڕان. بە درێژەی ڕێگای هاوڕێ فەریدە زەکەریایی و هەموو گیانبەخت کردوانی کۆمەڵە ڕێز لە یادی ئازیزیان دەگرین. بەڵێ خۆشەویستان هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەشمان و هیوادارم کە بەدڵی هەموو لایەکتان بوو بێت تا تەوەرێکتر و بەرنامەیەکی تر ماڵاوە.